تەماشەوانێ بەدان هێژا و دەلال ئەمە ئێرۆ لەسەر شوونوارێکی خۆی دیرۆکی بەئاقفن دەچاندا کوردی دەگەلک گرنگە و بەلکی وا پرانیاوە بهیست بێژی ئەوە پرا بافت نها ئەمێ ناسکن ئەو پرا بافت چاوایە و چلۆیە و شکەنگی بە ئاوایە و چما ناوێنە بافتە شخۆوەکە جە دکەوێ ڕۆژاوای کوردستانێدا کانتۆنا جزیرێ باکووری دێرکە حەمکوە 22 کیلۆمترە باکووری گوندێ کانیا دێوە یعنی ئەندیوەر 5 کیلۆمتر بنیا باژارەی جزیرێ بقراغێ چەمێ ئاوا مەزنە یعنی ئەپر لەسەر چەمێ ئاوا مەزن ئێگۆژێرە بێژن دجلێ هاتیە ئاواکردن ئەپر چمە هاتیە ئاواکردن شوە تشتێکی ئەسەهیە گوچەم مەزنە خوارتە عەرنیگاریە کوردستانی کرە سێ پارچە ئاستەنگیا بە گواستنێ نەقەبا مڵەتێ مەدە زەحمەت بوو سەدەمێ چەم لەورە قوتێ گۆ ئەف پراها ئاوا بوو تێکیلی خۆرتر بوون و تێکیلی بوونە ئاسایی نەقەبا بافکێ مەدە و لێ مخابن ئیرۆ قەدەخەیە بەرگۆ کوردستان هاتیە پارچەکردن وەکی دیتر کێژی گەلک گرنگ بوو بەرگۆ مخابن شەهرستانی و دەولەتێ گۆ کەتنە سەر خاکا کوردستانێدا کەتنە شەڕادا بە هەبرا پێویستیە هەبوو گۆ سەر vê pirê leşkerê xwe artêşa xwe veguhêzin û bibine şera wekî Tirkiyeyê dibêjin bê leşkergeheka romanî ya serbazên we di dema Romaniya da li wir ava bû nzîka 137 zayînê lewra divê Romaniya jî guhedaya wê pirê û giringiyeka we ya navdewletî jî hebû ئەو ئەمزانن گۆ کوردستان دکەوێ سەریا بازارگانیە ناودەولەتیدا یا گۆژێر بگوتن ڕیا بازرگانیە یا هەڤریشمێ ji ئاسیا هەرێما چینê yanî Sînê dihat ewrê û di Mezopotamiya derbas yani Kurdistanê û Iraqê re û di Rojavayê Kurdistanê û derbasî Anadolê bû û çû Ewropa ev pir ji ber vêyekê jî giringiya wê hebû û bazirgana û dewleta guheddanê da û di dema hingî da nedihiştin û biher bê û xira bibe lewra pir gelek aktîv û çalak bû di aliyê bazirganiyê da ji bo ku ser we dirêj nebe em dixwazin vê babetî ji ber ku babet herî kûr e bixin parça û em niha wek vê xelekayekê em rastin xeleka werê em ê berdewam kin bê gelo çima navê wê bafte yan çima navê pira Romaniya.